بیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردام خوددا بیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردام لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرسێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرسێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە. سڵاو ئازیزان، ئەم کاتتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. قوتابی گوڵەکان، وا مەزانن لە بابەتەکاندا دەبڕێن. من مامۆستا تافگال لە قوتابخانەی کلێڤەرینە حکومی لەگەڵتان دەبم بۆ ڕوونکردنەوەی بابەتەکانی وەرزی دووەم پۆلیسێ زمانی کوردی. ئێستا بابەتێکمان هەیە لەسەر دراوسێی باشە. فەرمو گوڵەکان ئێوەش لاپەڕەکە بکەنەوە، لاپەڕە 65 لاپەڕە 65 ئاگاداری من بن کاتێک دەیخوێنمەوە. دراوسێی باش. ماڵی سیروان و ماڵی پەری دراوسێ بوون. باوکی هەردووکیان لێک تووڕە بوون و لەسەر منداڵەکانیان قسەیان لەگەڵ یەکتر نەدەکرد. ڕۆژێک دایکی پەری نەخۆش کەوت و پێویستی بە نەشتەرگەری دەکرد. پزیشکەکەی داوای قاپێک خوێنی بۆ کرد. باوکی پەری ئەوەندەی گەڕا خوێنی دەست نەکەوت و خوێنی خۆشی لە جۆری ئەو نەبوو. وەرنە سەر لاپەڕەکەیکە بێ زەحمەت. بەڵێ باوکی سیروان کە زانی بەپەلە گەیشتە نەخۆشخانە و خوێنی خۆی پشکنی. دیتی لە جۆری خوێنی دایکی پەریە. بە پزیشکەکەی گوت من خوێنی پێدەبەخشم. باوکی پەری سوپاسی کرد و پێی گوت لێم ببوورە نەمدەزانی ئەوەندە بەکەڵکی دراوسێکت دێ. پەریش سوپاسی سیروانی کرد و پێی گوت نابێت چی دیکە لێک تووڕە بین. بابێنە سەر واتای وشەکان. دراوسێ هاوسێ نەخۆشکەوت نەساغ بوو. پێویست پێدەوی بەپەلە بلێز یاخود زوو. پێدەبەخشم دەیدەمێ چی دیکە یاخود چیتر. قوتابی گوڵەکان، ئەم بابەتە باسی دوو دراوسێ دەکات. لەسەر دوو دراوسەیە ماڵی پەری و ماڵی سیروان لە یەک تووڕە دەبن لەسەر منداڵەکانیان. ڕۆژ هات و ڕۆشت و دایکی پەری نەخۆش دەکەوێت. پێویستی بە نەشتەرگەری دەبێت. پزیشکەکەش داوای بڵێی خوێن لێ دەکات. باوکی پەری ئەوەندە دەگەڕێت خوێنی دەست ناکەوێت. دەڵێ خوایە چ بکەم خۆ خوێنم دەست ناکەوێت. باوکی سیروانیش کە دەزانێت کە دراوسیانە دەزانێت کە پێویستی بە خوێنە دایکی پەری دەچێت خوێنەکەی خۆی بەپەلا دەپشکنێ و دەچێتە نەخۆشخانە. خوێنەکەی خۆی دەپشکنێ دەبینێ خوێنەکەی لە جۆری خوێنی دایکی پەریە. خێرا خوێنەکەی دەداتێ و دایکی پەریش بە ساغ و سەلامەتی لە نەخۆشخانە دێتە دەرەوە. ئینجا باوکی پەری باوکی سیروان پەشیمان دەبێتەوە و دەڵێ زۆر سپاس بۆ تۆ دراوسی ئازیز، من نەمدەزانی ئەوەندە بەکەڵکی دراوسێکت دێ. اینجا پەریش کە هاوڕێی سیروانە دەڵێ کاکە سیروان زۆر سپاس بۆ ئەو یارمەتیە و هیوادارم جارێکی تر لە یەک تووڕە نەبین. قوتابی ئازیزەکان، هەمومان لە ژیانی ڕۆژانەماندا دراوسێمان هەیە. ئەو دراوسێیانەمان مافیان هەیە لەسەرمان. ئێمەش مافمان لەسەر ئەوانە. مافی دراوسێ لەسەر دراوسێ. ئەگەر بێت و باسی مافەکان بکەین، چاکەکردن بە هەموو شێوازێک دەبێت ئێمە چاکەیان لەگەڵ بکەین. ئازار نەدانیان نابێ ئازاریان دەین، دڵتەنگیان بکەین. و هەروەها داپۆشینی کەم و کوڕی و عیبەکانیان نەنگیەکانیان دەبێ چۆن ئێمە شتێکمان بۆ خۆمان بێخۆشە دەیە بۆ بەرامبەرەکەشمان وابین و شتێکیش بۆ خۆمان پێمان ناخۆشە بۆ ئەوانیش عینەن وابین.
و هەروەها لە کاتە خۆشەکاندا خۆشی و ناخۆشیەکاندا بەشداریان بکەین. بۆ نمونە ئێستا لێرەدا لە چالاکیەکە تێدایە باسی لە چالاکی دووەم باسی بۆنەکان دەکات، جەژن و بۆ گواستنەوە پرسە و نەخۆشکردن. لێرەدا یەکێ لە مافەکان، یەکێ لەو مافانەی کوتمان کە کوتمان بەشداری لە خۆشی و ناخۆشیەکان، لێرەدا جەژن و بگواستنەوە ئەوانە کاتە خۆشەکانن، پرسە و نەخۆشکەوتنیش کاتە ناخۆشەکانن. لە جەژندا دەبچین گەرن ئازایان لێ بکەین، پیرۆزبایان لێ بکەین، لەگەڵ یان ڕوو خۆش بین، لە بگواستنەوەش عەینەن شت بەشداری تێدا بکەین بۆەوەی دراوسێکەمان دڵی پێ خۆش بێت. لە پرسەشدا بۆ نمونە کارەسات بارن شتێکی ناخۆشیان بەسەر هاتووە، دەبێ ئێمە دڵنەواییان بکەین، ئەو خەمەیان لەسەرشان سوک بکەین. یا کاتێ نەخۆش دەبن دەبێ بچین سەردانیان بکەین، دڵخۆشیان بدەینەوە، بڵێن هیچ نەی ئینشەڵڵا خوا شیفات دەدات، پێویستت بە هەر شتێک بۆ جێبەجێ دەکەین. و هەروەها یەکێ لە ئادابەکانی سەردانی نەخۆش چییە؟ ئەوەیە کە زۆر دانەنیشین، چونکە لەوانەیە نەخۆشەکە پێ عەیب بێت، لەبەر تۆ ئازارێک شتێکی هەبێ بەڵام پێ عەیب بێ ڕاکشەیان هەر شتێک هەر پێویستێکی هەبێ، بۆیە پێویستە ئەو ئادابە زۆر گرنگە لەو کاتە جێبەجێکەین. ئەو خاڵی کوتم مافەکان کە کوتم جەژن و بگواستنەوە ئەوانە چن کاتی خۆشی، کەواتە لەگەڵ دراوسێکانمان لە کاتی خۆشی و هەروەها پرسە و نەخۆشکەوتن و زۆر شتیکەش دەبێت لەگەڵیان بین. وەروە کاتی دەعوەتە یان شتێکە ئەوانەش بزەبت دەبێت لەگەڵیان بین. گوڵەکانم ئەگەر بینە سەر ڕاهێنانەکە ئەو چالاکیە تەقریبەن هەردووکی ئەگەر خۆشتان هەردووشی یەکشتە هەر باسی مافشت دەکا، وەروەها بۆ نەو شتەکانیش کێسە باسم کرد. لێرەدا ئەو مافشتانم ڕوون کردەوە، ئێوەش لە ماڵەوە باسی مافێک لەو مافانە بکەن، خۆتان بە دایکتان بە خوشکتان بە هەر کەسێکتان دەتوانن ئەو مافانە یاخود لەبەر خۆتان بیڵێنەوە. بەڵێ ئەگەر بینە سەر ڕاهێنانەکە گوڵەکانم لاپەڕە 67 بکەنەوە، دوای نووسینەوە خوێندنەوەی ئەو بابەتە ڕاهێنانەکە حەل دەکەین. بابزانین ڕاهێنانەکە شیکار بکەین، زانین داوای چمان لێ دەکا. یەکەم دەڵێ بۆچی باوکی سیروان و باوکی پەری قسەیان لەگەڵ یەک نەدەکرد؟ بۆچی؟ لەبەرچی؟ بابزانین لەبەرچی ئەگەر بابەتەکەی ببیر خۆمان بێنینەوە لەسەر چ بوو؟ لەسەر منداڵەکانیان. لەگەڵ من بن گوڵەکانم بێنووسنەوە. دوو، باوکی پەری خوێنی نەدا بە دایکی پەری. بۆ خوێنی نەدایە؟ لەبەر چ بوو؟ بابزانین چونکە خوێنەکەی چی بوو؟ چونکە خوێنەکەی لە جۆری ئەو نەبوو. بەڵێ سێ، ئایا دەبێت دراوسێ قسە لەگەڵ یەک نەکەن؟ پێتان باشە لەگەڵ دراوسێکانتان قسە نەکەن؟ بێگومان نەخێر، نەخێر هەرگیز. چوارەم بابزانین چوارەم دەڵێتی چێ بەهانای دایکی پەری چوو خوێنی پێبەخشی؟ چێ بوو؟ باوکی سیروان. پەری لە کۆتایەکەی چی بە سیروان گوت؟ پەری چی پێگوت؟ زۆر سپاسی کرد و کوتی نابێت چی دیکە لە یەک تووڕە بین. زۆر سپاسی کرد و پەری زۆر سپاسی کرد و گوتی کاکە سیروان نابێت جارێکی تر لە یەکتر تووڕە ببین. بەڵێ گوڵەکانم ئەو بابەتە لە ماڵەوە چەندین جار بیخوێننەوە و بشینووسنەوە لەسەر پیانووسەکانتان واتە دەفتەرەکانتان.
بەڵێ ئێستا لێرەدا ئەو بابەتە ئەوەندەی تا بوو ئەو مافانە بەبیر خۆتان بێننەوە لە ژیانی ڕۆژانەماندا پێویستە چۆن بین پێویستە مافی دراوسێ بدەین مافەکانیان پێشێل نەکەین چۆن ئەتۆ شتێکت بۆ خۆت پێخۆشە بۆ خوشکت بۆ برات بۆ کەس و کارت دەبێت بۆ ئەوانیش وابی و هەروەها لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا زۆر جەخت دەکاتەوە لەسەر بوونی پەیوەندیەکی توند و تۆڵ لەگەڵ دراوسێکانمان هاوڕێیانم گوڵەکان گوڵە جوانەکان ئەو بابەتە هەر ئەوەندەی پێدایە هیوادارم بیکەنە پند و وانەیەک لە ژیانی ڕۆژانەتان بەکاری هێنن بە هیوای سوود لێرەدا ئەو بابەتە کۆتایی هات تا بابەتێکی تر بەخواتان دەسپێرم بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ كتابي ما أسودم خدن